کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا دوایین ئامادەکاریەکانی ئەنجومەنی کۆمیسیارانی بۆ ڕاپرسی و هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان خستە ڕوو. لەو کۆنگرە ڕۆژنامەوانێدا وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕایگەیاند هەموو ئامادەکارە لۆجستیەکان بۆ ڕاپرسی تەواو بووە و 90% کەلوپەلە لۆجستیەکان گەیشتوونەتە هەرێمی کوردستان. بۆ یەکەمین جاریشە لە هەرێمی کوردستان بڕیار دراوە دەنگدانی تایبەت و گشتی لە یەک کاتدا بەڕێوە بچێت. دەنگدانی تایبەت ماوە وەکو باسمان کرد دەنگدانی تایبەت بریتی ئەو سنفانە دەگرێتەوە کە بریتیە لە وەزارەتی پێشمەرگە لە گرتوخانەکان و لە نەخۆشخانەکان هەروەها لەو ئاوارانی کە لە کەمپەکاندان و ئەوانەش کە لە شارەکاندان ئەوانە دەنگدانی تایبەتیان پێدەگوترێت. بەڵام بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان ئەنجومەنی کۆمیساران بڕیاریدا کە دەنگدانی تایبەت لەگەڵ دەنگدانی گشتی بێت واتە هەردووکی لە ڕۆژی 25 مانگدا بێ. سەبارەت بە تۆماری قەوارە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕایگەیاند ماوەی تۆمارکردنی قەوارەکان درێژ کراوەتەوە و تا ئێستاش 11 قەوارەی سیاسی ناوی خۆی بۆ ڕاپرسی تۆمار کردووە. هەروەک لە یەکی دەبدواوە ناوی کاندیدانی قەوارە سیاسیەکان بۆ هەڵبژاردن وەردەگرین. بۆ سەرۆکایەتی هەرێمیش ئەگەرچی ماوەکەی درێژ کراوەتەوە بەڵام تا ئیسا کەس خۆی تۆمار نەکردووە. و لێرە ڕای دەگەین ئەو قەوارە سیاسیەکان ئەوانەی کە دانێ بەشدار بن لە پرۆسەی دەتوان تاکو بەرواری 28 نۆ ناوی خۆیان تۆمارکەن و قەوارێکی سیاسی لە هەڵبژاردنەکانی خولی پێنجەمین پەرلەمانی کوردستان و هەڵبژاردنی سەرۆکی هەرێم. و دوو ڕۆژ دیاری کراوە بۆ هاوپەیمانەتیەکان واتە ئەو 29 مانگ ئەو قەوارە سیاسیانی کە دانێ وەکو هاوپەیمانەتێکە خۆیان بناسێنن ئەو دوو ڕۆژە بۆ دیاری کراوە. لە پاشەوە لە دوای یەکیدا دەست دەکرێت بە وەرگرتنی ناوی کاندی قەوارە سیاسیەکان بۆ ئامادەکاری بۆ پرۆسەی هەڵبژاردن. وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانێدا ئەوەی ئاشکرا کرد بە جۆرەی ئامارەکان 65,000 ناوی مردوو هەیە و ناوەکان دراون بەلایەنە پەیوەنددارەکان تاکوکاری لەسەر بکەن. هەروەک تا ئێستا 65 ڕاگەیاندنی ناوخۆیی و نێودەوڵەتی خۆیان تۆمار کردووە و لەگەڵ 6 چاودێری وەکو گرۆپ خۆیان تۆمار کردووە. لەبارەی دەنگدانی ئەلکترۆنیش بۆ کوردانی دەرەوە ڕایگەیاند فۆرمی خۆراک وەکو مەرجی دەنگدان لەسەریان لادراوە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.